ڕۆژی ئاشتی لە هەموو گەلی ئاشتیخوازی کورد و لە بنەماڵەی سەربەرزی شەهیدان و لە ڕێبەری ئازادی گەلان ڕێبەرئاپۆ پیرۆز دەکەین. دیارە لە مێژووی گەلاندا و لە مێژووی گەلی کووردا قوربانیەکی گەورە لە پێناو ئاشتی و ئازادی و ڕزگاری گەلەکەی دادراوەوە. لەو پێناوەدا بەدەیان هەزار ڕۆڵەی کوڕ و کچ گیانیان لەدەستداوە. ئەمڕۆ لە کاتێکدا کە جیهان لە گۆڕانکاریدایە و ناوچەکەی ئێمە و بەتایبەت ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ناو دۆخێکی قەیراناوی تند و پڕ ئاڵۆز و پڕ ناکۆچیدایە، دەیان جار پەیامی ئاشتی و دەستی ئاشتی بۆ ئەو هێز و ئەو لایەنانە درێژ کراوە لەلایەن گەلی کوردەوە کە گەلی کوورد دەچەوسێنەوە. و لە ئێستاشدا دوایین جار پەیامی ڕێبەرئاپۆ بوو کە ڕایگەیاند ئێمە بۆ ئاشتێکی بەڕوومەت یان ئاشتێکی سەربەرزانە ئامادەین. بۆیە لێرەوە لە ڕۆژی ئاشتی جیهانیدا بە پێویستی دەزانین کە پشتیوانی خۆمان بۆ ئیرادەی ئاشتی خوازانەی گەلەکەمان لە باکووری کوردستان بنێرین کە بە زۆر و زۆرداری دەسەڵاتی ئەردۆغان، دەسەڵاتی دەوڵەتی فاشستی تورک، هەڵبژێردراوانی ئیرادەی خەڵکی باکووری کوردستانیان بە زۆر لە شارەوانیەکانی ماردین و ئامەدووان دوورخستەوە کە ئەوەش دژی ئیرادەی خەڵکی باکووری کوردستانە و دژی دموکراسیەت و ئاشتیە و قوڵکردنەوەی ناکۆچی و کێشەیە. و هەروەها لە باشووری کوردستان ئێستا ئێمە چەند لە کەرکووک و ناوچە جێدابڕاوەکان لەگەڵ عەرەب و تورکمان و پێکاتەکانی دیکە ناکۆچی هەیە، تا ئێستا ئەو کێشانە بە چارەسەری نەگەیشتوون. بۆیە ئێمە پەیامی ئێمە بانگەوازی ئێمە بۆ ئەوەیە کە پێکەوە ژیان و پەرەپێدانی گفتوگۆ و پەرەپێدانی یەکتر قبوڵکردن ئەو چەمکە زیاتر قوڵ بکەینەوە و لەسەر ئەو بنەمایە بتوانین کێشەکانی خۆمان چارەسەر بکەین و ئاشتیەکی سەربەرزانە و ئاشتیەک کە هاوسەنجی هەموو پێکاتەکان بپارێزێ و مافی هەمان بپارێزێ بنیاد بنین. ئەوەکەمان ڕۆژی ئاشتی جیهانی لە تەواوی ژنان و گەلی کورد و مرۆڤەتی ئاشتی خواست پیرۆز دەکەین. لەم ڕۆژەدا پیرۆزبایی ئاراستەی فەیلسوف و بیرمەندی ئاشتی و ئازادی ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان دەکەین. سڵاو ئاراستەی گەلەکەمان دەکەین لە باکووری کوردستان کە 15 ڕۆژ زیاترە لەسەر شەقام لە پێناو بەرقەراربوونی ئاشتی و دیموکراتی تێکۆشان دەکەین. سڵاو ئاراستەی هەموو خانەوادەی شەهیدان دەکەین کە زۆرترین قوربانیان داوە لە پێناو ئاشتیلای هەموو کەسێک ئاشکرایە کە شەڕ بەرهەمی سیستەم و دەسەڵاتداری پیا و سالاریە. درێژترین تەمەنی مرۆڤەتی کۆمەلگا لە پێشەنگاتی دایکە خواوەند بە ئاشتی دیموکراتی ژیابەهاتنی سیستەمی پیا و سالاری یەکەمین ئەمرازی شەڕ و توندوتیژی ململانێ و دەسەڵاتداری چەوسانەوە پێشکەوتووە. لەو ڕۆژەوە هەتا ڕۆژی ئەمڕۆ سەرەڕای پراوێزکردنی ژنان، بەڵام ژنان بەردەوام تێکۆشاون بۆ ئەوەی جارێکی تر ئاشتەوایی لە هەموو کایەکی ژیاندا بەرقەرار بێت. سەرەڕای ئەوەی گەلەکەمان لەلایەن دوژمنانەوە ڕوبەڕووی بردومان و کۆمەڵکوژی دەبێتەوە لە ئەنجامی هێرشی فرۆکە جەنگەکانی دەوڵەتی داگیرکەری کوردستان. شانبەشانی ئەمان گەل ڕوبەڕووی داگیرکاری و کەلتوری و ئابووری دەبێتەوە. دیسان هەموو ڕاستەوخۆ کاریگەری لەسەر ڕەوشی کۆمەڵایەتیدا دەنێت. ئەوە تا دەبینین کۆمەلگاکەمان لە ئەنجامی کۆمەڵکوژی سەرژنان کۆمەلگای خوێنی لێ دەچۆڕێت بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە. ئێمە ژنان بەردەوام کارمان لە دژی داگیرکاری و ژنکوشتن و تەواوی شەڕ و ئاڵۆزیەکان کردووە. لەسەر ئەو نەمایە ئێمە وەکو ڕێکخراوەکەمان لەگەڵ چەند ڕێکخراو کەسایەتی کەمپینێکمان ڕاگەیاند بە دروشمی دژی داگیرکاری ژنکوشتن و بێدەنگی بشکێنن. چەند چالاکیەکمان ئەنجام داوە بۆ ئەوەی ڕۆژی ئاشتی بە بۆنەی ڕۆژی ئاشتی جیهانی و لەو ڕۆژەدا زۆر بە توندی هێرشی داگیرکارانی حکوومەتی تورکیا لەسەر شارەوانەکان کرد لە باکووری کوردستان ڕیسوا و شەرمەزار دەکەین. ماوەی 15 ڕۆژە لە ئەنجامی ئەو هەرشانەی هاوسەرۆک شارەوانەکانی ئامەد و ماردینوان کە بە ئیرادەی گەل هەڵبژێردراون بە زۆری دروخرانەوە لە جێگەی ئەوان کەسانی خۆڕۆژ و فاشستیان داناوە. لەو ڕۆژەدا تا ڕۆژی ئەمڕۆ بە هەزاران کەس لە کەسانی سیاسی و ئەندامی ئەنجومەنی شارەوانیەکان زیندانی کراون هەر بە بۆنەی ڕۆژی ئاشتی جیهانی و بەرخۆدان و سەرهەڵدانی گەل لە پێشەنگاتی ژنان و دایکاندا پیرۆز دەکەین و پشتگیری
پشتیوانی خۆمان دووپات دەکەینەوە داوا دەکەین تەواوی ڕێکخراوان و مافی مرۆڤ و ڕێکخراوی ئاشتی خواز و ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان و پەرلەمانەکانی جیهان بێدەنگەکان لە بەرامبەر ئەو زوڵم و زۆریە بشکێنن و هەروەها لەو ڕۆژەدا داگیرکاری هێرشی فڕۆکە جەنگیەکانی تورکیا بۆ سەرخاکی باشووری کوردستان شەرمەزار دەکەین. داوا لە جەماوەری تەواوی خەڵک لە باشووری کوردستان دەکەین بێدەنگی بشکێن و فشار لەسەر حکوومەت و پەرلەمانی هەرێم کوردستان دروست بکەن تا هەڵوێست پیشان بدەن لە دژی کۆمەڵکوژەکانی حکوومەتی تورکیا دیسان گەمارۆ لەسەر کەمپینی مەخمور لەسەر داخوازی دەوڵەتی تورکیا وەکو کارێکی نامرۆڤانە و دوور لە هەموو پێوەرێکی ئەخلاقی و ڕیسا و شەرمەزار دەکەین. داوا دەکەین بە زووترین کات ئەو گەمارەوەی هەڵبگێرێت و چیتر ئەشکەنجەی کەسانی ئاشتیخواز و دیموکرات خواست نەکرێت. ئێمە وەکو ڕێکخراوەکەمان بۆ بنەوەی ئەو ڕۆژەوە داوا لە هەموو دایکان و ژنانی خۆشەویست دەکەین وەرن بە یەکڕێزی بە یەکگرتووی تێکۆشین لە پێناو بەرقەراربوونی ئاشتی و دیموکراتیدا چونکە ژن لە سروشتی خۆیدا ئاشتی خوازە و خاوەنی جەوهەری ئاشتیە. بەشداربوونی ژیان لە هەموو تێکۆشاندا لە پێناو بنیادنانی ئاشتی و ئاودانکردنی سیستەمی دیموکراتی هەتا بەشداری ژنان لە شەڕدا و شەڕ لە پێناو ئاشتی و دیموکراتیدا بۆ ئەو مەبەستە گرنگە لەو قۆناغەدا لە دژی داگیرکاری و ژین کوشتن و بێدەنگی بشکێن و تێکۆشانی ئاشتی بە ئەرکی سەرشانی خۆمان بزانین هەتا ئاشتەوایی سیاسی ئاشتەوایی ناوماڵی کورد و ئاشتەوایی کۆمەڵاتی و ئاشتەوایی ناو خێزان بەرقەرار دەکەین. نابۆ هەموو جۆرە داگیرکاریەک ژین کوشتنێک بژی تێکۆشان و ئاشتی خوازانی ژنان ڕێکخراوی ژنانی ئازادی کوردستان. شاهد نامرن شاهد نامرن شاهد نامرن